بەڕای من ئەمە حەلێکی پرانسی مەسەلەی کوردە کە ڕەبتی بە قەزەی کوردەوە نێ ناتوانێت مەسەلەی کورد کێشەی کورد کۆتایی پێبێنەوە هەر ڕۆژێک و هەر دەرفەتێک ڕەنگە ئەم هینەوەکو ئاگری ژێر خۆڵەمێش بگەشێتەوە جارێکە کێشەکە دروست کاتۆکو چۆن هەمیشە مەسەلەن عێراق قەزەی کورد بەحسا حەل کراوە فیدالیزمەیە بەڵام هەمیشە کێشەی کوردەیە هەمیشە نوێنەری کورد و نوێنەری نازان کێیە هەمیشە مەسەن ناوچە جێ ناوکان یعنی کێشێکی جدیە کە مەسەلەی تعریب و مەسەلەی ئەمە هەمیشە وەکو وەسیلەیەک بۆ تیشکردنەوەی ڕکەبەری قەومی دژمنایەتی قەومی لان ناسۆلیزمی عالەم و کوردەوە بەکارێن ئەمە بەتەڕەحە لە تورکیاش باماشەوە لە سووریاش باماشەوە درێژەی هەبێت و بەڵام هێوربوونەوەیەک نوعێک لە هەودەیەکیان ڕاگەیانمێت کە کەس نازانەکەی ئەمە دووبارە تەقەیەوەی کە لە یوگۆسلاڤیا تەقیەوە یوگۆسلاڤیا بۆ وڵانێکی زۆر لەبینی نەتەوە جیاوازیەکانە سوڵحێک هەبوو بەڵام کاتێکە بلۆکی شەرقە ڕوخێ بینیمان کە چکارە ساتێ لە یوگۆسلاڤیا ڕوویاوە چوو کۆمەڵکوژێکی چوو قەتڵعامێک و یونۆسایدێک ڕۆیان لەوێ بەڕای من مەسەلەی کورد يعني لم ئیتارە لەم چوارچانی کە تەرحەکرێت چارەسەری مەسەلەی کورد ناکات و تەنها توانێت هودنەیەک هێوربوونەوەیەک بە دۆخکە ڕابگەێنێت وە شەراکەتی سیاسی لە بزوتنەوەی ناسۆلیزمی کوردە دەسەڵاتی بەرکەز دەوڵەتە مەرکەزیەکان دابین بکات مەسەڵەن بۆ نەبزوتنەوەی ناسۆلیزمی کورد بۆ ژوازی کورد لە دەسەڵاتی دەوڵەتی مەرکەزی لە ئابووری تورکیا دابین بکات لە سووریا و لە عێراق و تاسە چۆن حکومەتی هەرێم کۆنتڕۆلی داهاتی کوردستانی کردو چۆن مەسەلەن کۆنتڕۆلی سەرچاوەکانی داهاتی کوردستان و لەگەڵ دەوڵەتی مەرکەزیان بەیەکەوە خەریکن داهاتی ئەو بەشێکە بۆ کوردستانە بە هەر حاڵ ئەی خۆن و خۆیان سەرەوەت و سامانی زۆریان کەڵەکەڵ و کرێکا و زەحمەتکێش کوردیش لە برسێتیا ژیان بەسەرەوە